ئەم دایکە ئۆکرانیە خەڵکی شاری ئیزۆمە لە ناوچەی خارکێف مانگی 4 ساڵی ڕابردوو کاتێ شارەکان لەیان رووسیا داگیر کراوە کوڕە تەمەن 7 ساڵانەکەی لە تۆپباراندا بە سەختی بریندار بوو. بۆ نەشتەرگەریش گەێنراوەتە نەخۆشخانەیەکی مەیدانی رووسیا. بردیانە ژوورەکە پزیشکێک وتی نەشتەرگەری بۆ دەکەین سبەینێ دەیت و دەیبینیت. ڕۆژی دواتر کە گەیشتمە ئەوێ پێیان وتم کوڕەکەت لە مۆسکۆیە. هەموو ڕۆژێک لە پزیشکە رووسیەکانی پرسیوە. هەموو کاتێک پێم دەگوترا زانیاریەکان لە بەردەستدانین. منیش گریام و گوتم تکایە لێم تێبگە، ئێوەش منداڵتان هەیە، لانیکەم پێم بڵێن لە ژیاندا ماوە یاخۆت نەماوە. دوای مانگ و نیوێک لە مۆبایلەکەیەوە نامەیەکی پێ ئەدا. لە نامەکەدا لە ڕێی شاشەی مۆبایلەکەمەوە وێنەی کوڕەکەم بوو لەگەڵ وەسفی ئەوەی کە ئەم منداڵە ئۆکرانیە لە نەخۆشخانەیەکی مۆسکۆدایە و بە سەختی بریندار بووە، ناونیشانی نەخۆشخانەکەشی تێدا بوو. هەواڵی کوڕەکەی دایکەکە دەگەێنێتە مۆسکۆ. کۆمسیارانی مافەکانی مناڵان ئاماژە بۆ دەکەن کە تاکە ڕێگا بۆ ئەو دایک و باوکانە تا منداڵەکانیان لە رووسیا وەرگرنەوە چوونە بۆ رووسیا. ئەمە زۆر مەترسیدارە. ئەم دایک و باوکانە یاخۆت سەرپەرشتیارەکانیان 100% دڵنیانین کە لەگەڵ منداڵەکانیان دەگەڕێنەوە یاخودنا. بە گوتەی بەرپرسانی ئۆکرانیا زیاتر لە 16,000 مناڵی ئۆکرانی دیپۆرتی رووسیا کراون، یان ئەو ناوچە ئۆکرانیانەی کە لەژێر دەسەڵاتی رووسیادایە. دەسەڵاتدارانی رووسیاش لەو بارەیەوە ڕەدی ناکەنەوە و ئەوەش بە دیپۆرتکردن دانانێن. نوێنەری هەمیشەی رووسیا لە نەتەوە یەکگرتوەکان ڕایگەیاندووە ئەوەی کردویانە بۆ پاراستنی منداڵانە لە مەترسیەکانی ئۆپەراسیۆنە سەربازیەکان. بێژیۆدانە ئەم لێدوانەش دادگای تاوانە نێودەوڵەتەکان فەرمانی دەستگیرکردنی بۆ ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا دەرکرد و تۆمەتباری کردووە بە دیپۆرتکردنەوە و گواستنەوەی نایاسایی مناڵانی ئۆکرانیا. لەلای خۆشیەوە بەڕێوەبەری پەیمانگای پیلەسکی کە گروپێکە لەلای حکوومەتی پۆڵەندا پشتگیری دەکرێت، بەشێکی تایبەتە بە لێکۆڵینەوە لە ڕژێمە تۆتالیتاریەکان، پێی وایە بڕیارەکە زۆر گرنگە. ئەم کەیسە گرنگە چونکە بەشێکە لە تاوانەکانی دژی مرۆڤایەتی، بۆیە ئەمە پلەی جیاوازە، بەرزترین پلەی تاوانەکانی جەنگە. ئۆلینا توانی کوڕەکەی لە مۆسکۆ بهێنێتەوە و خۆبەخشە ئۆکرانەکانیش کۆمەکیان کردووە، بەڵام بەرپرسەکانی ئۆکرانیا ئەڵێن لەو ژمارە زۆرەی مناڵانی دیپۆرتکراو تا ئێستا کەمتر لە 400 منداڵ هاوتای ئەم کوڕە ئۆکرانیە گەڕێنراوەتەوە. یحیا بەرزنجی دەنجی ئەمریکا بۆ راپۆرتی لیسیا ڤەکەلەدس، ئۆکرانیا.